ئازیزانم کاتتان باش ئەمڕۆ من لە شاری سلێمانی لە سوپایەکەم سوپایەکە تایبەتە بە منداڵان بگومان لە تەمەنی تازە لە دایکبوونەوە تاوەکو تەمەنی 5 ساڵ منداڵ ئەتوانێت بێت بۆ نێو ئەم سوپایە سوود لە ئەو بابەتە تەندروستیانە وەرگێکە لە ڕێگەی سوپاکەوە پێیانەگا بگومان منداڵ لێرە لەنێو حەوزی ئاودا بۆ ماوەی نزیکەی و کاتژمێر مەلەی پێ دەکرێت هەروەها دواتریش لە ڕێگەی کەسانی شارەزاوە مەساجێکی زۆر باش بۆ منداڵەکانە پێ بەوتەی ئەو کەسانی کە لێرە کارەکەن بگومان ئەم سوپایە سوودێکی زۆر بە تەندروستی مناڵەکانە گێنێت ڕەنگە ئێمە دایکان و باوکان گرفتی زۆرمان هەبێلەوەی کە مناڵەکانمان کەمە خێوێ یاخود کەم نانەخوا یاخود ئەو مناڵانی کە کێشەی ڕۆیشتنیانەیە ئەتوانن سوود لەم سوپایە وەرگرن و کۆمەڵێک سوودی تریشی هەیە ئەم سوپایە بۆ بینەری ئەم بەڵگە. هەنگاوی یەکەم لەنێو ئەم سوپایەوە پێویستەکە منداڵەکان ئامادە بکەن بۆی بچەنێ و حەوزی ئاوەکەوە ئەمەی کە لێرایی بینن ئەم خاتونانن لەگەڵ دایکێکا سەرحاڵی ئامادەکردنی ئەم مناڵە جوانن بۆ ئەوەی کە ئامادەکەن و بیخەنە نێو ئاوەکەەوە بۆی کە سوودە تەندروستیانی کە لە نێو ئاوایە هەیە لە نێو سوپایە هەیە ئەم منداڵە جوانە وەریگرێ. سڵاوتان لێبێ ئەم منداڵە ئێستا ئامادەیە بۆی کە بیخەنە ناو ئاوەکەەوە زۆر باشە کاتە با پێکەوە بیبین باشە بێگومان ماوەی چەندێکی پێچە بۆی کە مناڵە نێو ئاوەکەیا بێ. Bebeğimiz 0-5 yaş grubu olan bebekleri seansımızı alıyoruz. باشە ماوەی چەند دقەی ئەوێت بۆی کە مناڵە نێوم ئاوەیە بێ. منداڵەکان پێویستە 9 سەعات لە ئاوکەدا بمێننەوە. باشە خات و سیبال تۆ چڕەنمەیەک تێ بۆ دایک و باوکان ئەو دایک و باوکانی کە مناڵەکانیان نەهێنن بۆ ئێرە ئەبێ چەندێک جارێک مناڵەکان بێنە ناو ئەم سوپایەوە. منداڵانی تازە لەدایک بوو تا تەمەنی 6 مانگی پێویستە هەفتە یەک جار بهێنرێن بەڵام منداڵانی تەمەن 6 مانگ بۆ 1 ساڵ پێویستە 2 هەفتە جارێک بهێنرێن. کاتە بەپێی تەمەنی مناڵەکەش ئەوانە گۆڕانکاری بەسەرایەت. زۆر باشە مناڵ بە یەک جار کە بێت بۆ ئێرە ئەو ئیسفادەیە کە ئەو سوودە وەرەگرێت لەم سوپایە. بەڵێ ئەگەر تەنها جارێکیش بێن لە ڕووی چارەسەری کێشی خەوی منداڵەکە سوود دەبینێت و دایکەکە دەتوانێت بە شێوەیەکی ڕێکوپێک منداڵەکەی بخەوێنە. کاتێ دایکەکان ئەمە دەبینن خۆیان حەز دەکەن دووبارە منداڵەکانیان بهێننەوە. خات و سیبال باسی لەو کەروتت ئەمە وا باشە کە مناڵ نزیکەی نیم کاتژمێرێک لەناو ئەوایە بێ ئەم منداڵە ئێستا نیم کاتژمێرەکەی تاو کردووە دوا بەدوێ ئەمە چیەکەن بۆ ئەم مناڵە دوای هیدرۆتراپیەکە ئامێرەکە ئەکوژێنینەوە منداڵەکە تا 5 دقە لە ئاوکەدا ئەمێنێتەوە پشو وەردەگرێت دواتر دەری دەهێنین بۆ مەساجکردن. کاوتە دوای ئەمە کە ئەم بابەتتان کوژانەوە ئەم بڵقەی ئاوە ئێوە مناڵەکە دەرەکەن ئەیبەن بۆ مەساج. زۆر باشە کاتە مناڵە ئامادەی بۆی کە ئێستا بێ بۆ مەساج؟ بەڵێ زۆر باشە کاتە دەریکە باش زۆری پێخۆشەنەوە ئاوەکە مناڵە حەزی زۆر لێتی باشە بگومان ئەوکو پێشتیش باسی لێوتر پلەی گەرمی ژوورەکە زۆر گونجاوە بە شێوازێک ئامادە کراوە کە منداڵ لە دوای ئەوەی کە لەم حەوزە دەرەهێنرێت بۆی هەست بە هیچ سەرمایەک نەکات. باشە چاکە ئەم مناڵە ئێستا ئامادەی بووی kebir deta şeni taybet ve mesaj. Lebirim kır pırsiyari okam. Ama le her minalaga gorret. Her bebekten sonra suyumuz değişmektedir. بله
باش تاوابوونی هەر منداڵێک ئێمە ئاوەکە دەگۆڕین و کەلوپەلەکان خاوێن دەکەینەوە بۆ منداڵێکی تری ئامادە دەکەین. Toplar her şey temizleniyor, hijyen altında kullanılıyor. زۆر باشە کاتە مناڵە ئەو کاتی تاوا بوو کە وە پێویستێ کرد لە نێو ئەو سوپایە بێ لە نێو ئاوایە بێ ئێستا کاتی ئەوەیە کە ئامادە بکرێ بۆ مەساج وایە بگومان مناڵێکیش لێرە ئامادەن بۆ ئەوەی کە سوود لەم سوپایە وەرگرن ئێستا مناڵەکە جوان جوان وشکەکرێتەوە خات و سیبال خۆی شارەزایەکی زۆر باشی هەیە و ڕاهێنەریشە لە بواری مەساجی مناڵان بە تایبەت ئێستا بەرەبەرە نزیکە بینەوە لەوەی کە مەساج بۆ ئەم مناڵە ڕووخۆشە بکەین چاوانگیان تۆ ژووکێک لە کارمەندانی نێو ئەم سوپایە ئێستا سەرەتا چی بۆ ئەم مناڵەکەن ئەبینم زەیتتان هێناوتانەوێت زەیت بن لە گیانی ئەم مناڵە و لە جسمین بەڵێ دوای ئەوەی کە مناڵەکە لە ئاوەکە دەرێنین بە خاولی وشکەکەینەوە ئیتر دوای ئەوەی کە وشکمان کردەوە بە زەیتی سایاسا سروشتی مەساجی بۆ ئەەکەین کە زەیتەکە لە پێنج زەیتی سروشتی پێکاتوە زەیتی زەیتونە زەیتی گوێزی ئیندیا زەیتی بادەمە زەیتی گەرچەک و زەیتی ترێ ڕەشە ئەمانە هەمویان سایاسا سروشتین کە بۆ مناڵ زۆر زۆر باشە سوودێکی زۆری هەیە بۆ مناڵ و لەگەڵ ئەوەشە ئێمە خۆمان کە مەساجی بۆکەین دایکی مناڵەکانی فێرەکەین کە مەساج بۆ مناڵەکە بکە ڕۆژی جارێک لە ماڵەوە چونکە ئەم مەساجە بۆ غازات زۆر باشە. باشە ئێوە بۆ هەموو تەمەنە جیاوازەکان ئەو مناڵانی کە سەردانی ئەم سوپای ئێوەکات بە هەمان شێواز ئەم مەساج و ئەم حوزە ئاماداکەن بۆی کە مناڵەکان بۆ منە سوودی لێ ببینن یان ئەمایان چۆنە بەپێی تەمەنەکانە گۆڕێ بەڵێ بێگومان بەپێی تەمەنەکە ئەگۆڕێت هەتا یەک ساڵ ئێمە ئەو حوزانەی بۆ بەکارێن دو حوزە بچووکەکە و لە یەک ساڵ بەرەوسەرەوە حوزە گەورەکەی بۆ بەکارێنین بەڵام بۆ مەساجەکە هەر یەکشت بەکارێنین. ئەمە ئێستا مەساجی قاچی بۆکەوە دیاریشە مناڵەکە کە زۆر دڵی پێخۆشە ئارامە گیان ئەمە چەند دقاخایەنە ئەم مەساجە بۆ ماوەی نیو سەعات مەساجەکە نیو سەعات لەناو ئاوا بێ و نیو سەعاتیش مەساج بۆ مناڵەکە باشە باست لەوە کرد ئێمە دایکانی شفێری ئەوواکەین کە مەساج بۆ مناڵەکانیان بکەن بۆچی لە ماڵیشەوە گرنگە بەڕای تۆ دایک فێری ئەوە بێت کە مەساج بۆ مناڵەکەی بکەن بەڵێ ئەم مەساجە زۆر گرنگە بۆ گەشەی مناڵ بەخۆتکردنی ئێسکی مناڵ و غازات نایاڵە لە هەمووی گرنگترە مناڵ کە تازە لە دایکە بە غازاتێکی زۆری هەیە ئەبێتە هۆی گریانی مناڵ و ئیترها شەو ناخەوێ ئەم مەساجە زۆر باشە بۆ مناڵ وای لێکە کاتی خەوەکەشی ڕێکاتەوە ئیسراحەتی پێەکە باشە هەر مەساج بۆ بەشی لێڕانی و قاچەوە ئەنجامێنیان بۆ پشتی و بۆ سمی وسکی و هەمووی نا بۆ هەموو بەشەکانی جەستەی مەساج ئەەکەین تەنانەت بۆ دەموچاویشی بۆ ئەم ناڵانی کە تازە دانیان دەرێوەکو ئێستا خۆتان ئەیبێنن مەساج بۆ دەمیەکە بۆ ئێرەی بۆ ئێرەی مناڵەکە بۆ کاتی دادەرهاتن زۆر باشە ئازار کەمەکاتەوە. باشە ئەم شێوازش دڵنیام کە زۆر زۆر سوودی هەیە ئەم شێوازی مەساجە بە تایبەت بۆ منداڵانی کە تازە لەدایک بوون بۆ غازات زۆر زۆر باشە زۆر چاکە دەستەکانە خۆش بێ خۆشە. باشە دوای ئەوەی کە مەساجی سکی تاوا بوو مەساجی دەموچاویشی بۆکە ئەمەیان بۆچی باشە وەکوتمان ئەوە بۆ ئەوەی کە مناڵ هە لە کاتی دادەرهاتنە زۆر ئەگری ئازارێکی زۆری هەیە ئەمەواکە دانەکە بە ئاسانتر دەربێت ئەو مەساجی کە بۆی ئەکا ئازاری کەم ئەکاتەوە زۆر باشە دەستان خۆش بێ خات و سیبێلیش با سەرقاڵی ئەو بێت کە بە تاواتی مەساجەکە بۆ ئەو گوڵە جوانە بکارجا چاوان گیانوەک و پێشتیش باسمان لێوە کرد لێرە چەند حەوزێک لێرە بوونی هەیە بگومان ڕۆژانە چەندین مناڵێکیان سەردانی ئەم سپایەکەن بۆی کە سوود لەم سپای وەرگن سا مناڵێکی تر لێرە ئامادە کراوە بۆ ئەوەی کە بکرێتە نێو حەوزی ئاوەکانەوە چاوانگیان ئەم مناڵێت تریژ بێنین بۆ ئەوەی ئەمیشمان حاضر کردو بۆ ناو ئاوەکە زۆر چاکە بێگومان پلەی گەرمی ئاوەکەش زۆر گونجاوە بۆ ئەوەی کە مناڵان بچێنێ و ئەو حەوزانەوە زۆر چاکە ئەو مناڵانی کە یەکەم جاریانە تا چەند بۆ ئێوە کارێکی زەحمەتە ڕەنگە زۆر کات حەزی پێنەکان چۆن دواتر وایە لێن کە ڕابێن لە ناوم ئاوەیە
ئەم مناڵانەی یەکەم جاریانە خۆی مناڵی خوارێک ساڵ زۆر باشترە هەتا مناڵەکە بچووکتر بە بۆ ئێمە ژوا باشترە چونکە مناڵەکە زۆر حەزی لەناو ئاوە و ناترسێ بەڵام کە گەورەیە ئەترسێ تۆزێ. باش بێگومان ئەمەش ڕەنگە حاڵەتی لەم شێوازە شەبێ منداڵ هەبێ زۆر زۆرانەیە لە نێو ئاوەکە یان ئەم مناڵانەمان زۆر ماندوو کرد لەبەر ئەوەی ئێستا ڕەنگە کاتی خەریان بێت ئەم مناڵانە یان لاوانەیە برسی بێ یان لاوانەیە خەوی بێت باشە چاوانگیان حاڵەتی لەم شێوازە شێوەنی مناڵ ڕەنگە زۆر ڕاستە خۆی سەرڕانەیە بچێتە ناو ئاوەکانەوە. ئێوە چۆن هەوڵ لەگەڵ مناڵەکانیان بۆ ئەوی کە ڕایان بێنن؟ بەڵێ ئەمە تەکنیکێک بەکارێن زیاتر گۆرانیان بۆ لێین بە موبایل باشە بۆ شازە ئەتای مناڵەکان شیرکەینەوە. یان جای مناڵەکە برسێتی پێویستەکە لە ناو ئاوەکە شیری بینێ ئیتر بەو شازە ژیریانەکەینەوە. باشە کاتارێک لێ بە شارەزایەکی باشتان لەگەڵ شێوازی مامەڵەکردن لەگەڵ مناڵانە. باشە چاوانگیان لەسەر ئەم سپایە هیچ شتێکی زۆر گرنگ ماوە کە لە بیرمان کرد بێ قسەی لەسەرکەین؟ بەڵێ زۆربەی دایکەکان پرسیاری ئەومان لێکەن ئاوەکە ڕۆژانە ئەیگۆڕن ئێمە نەک هەر ڕۆژانە ئێستا و ئەوەی کە بەکارمان هێناوە بۆ یاز بۆ مناڵێکی کە بەکاری نایێنین هەر بۆ یاز بەکارێنین. زۆر باش ئەومان زۆر لێ ئەکرێ لە دوای هەر مناڵێک ئێوە ڕاستەخۆ ئاوەکان بەڵم و ئاوی پاکی حوزەکە پاکرێت و ئاوی تریتی ئەکرێت. زۆر باشە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ تۆ کردی. بەڵێ بێگومان ڕەنگە ئەو دایکانەشی کە هاتوون بۆ نێو ئەم سپایە ڕایە لەسەر ئەو بێت کە مناڵەکانیان زۆر بە باشی سوودیان لە ئەم سپایە وەرگرت بێ ئەمە ڕای دایکێک وەرگرن با بزانم ئەو کە مناڵەکەی هێنێ بۆ ئەم سپایە تا چەند هەزبەوەکە کە مناڵەکەی دڵخۆشە تا چەند دایکەکە خۆی دەرکی بۆ کردووە کە سوودێکی زۆر باشی وەرگرتووە لەم سپایە. ئێستا لەگەڵ دایکی یەکێک لەو مناڵانەیە گفتوگۆکەین بەڕێستان دایکی کاکە یاسن ئەمە چەندەم جارتە مناڵەکەتانێنن بۆ ئێرە تا چەند هەستەکەن کە سوودێکی زۆر باشی وەرگرتووە لەم سپایە؟ من دووەم جارمایی هێنم بۆ ئەم سپایە یەکەم جار باشتر بوو تۆزێ مناڵتر بوو بەس ئەمڕۆ تۆزێ گریا چونکە یەکەم جاری بوو دیسانەوە سەر لە نوێیەکە فامی کردوتەوانی و ئەچێتەوە ناو ئاوە بەس هەستەکەم زۆر شتێکی باش بێ ینی بۆ مناڵ زۆر سوودی لێ ئەبینێت و ئەم زەیتانەش کە ئەو مەساجەی پێ ئەەکەن بەڕاستی زۆر باشە بۆ جسمی مناڵەکە ینی ڕێنمایی دایکانەکەم کە مناڵەکانیان بێنن. زۆر باشە دەستەکانە خۆش بێ سپاس بۆ تۆ بەخێر بن سەر چاو. سپاس بێکمان ئەمانی کە بینیتان لەم بڕگەیە ئەمە ئەم سپایە بوو کە تایبەت بوو بە مەساج و هەروە مەلەکردن و جاکوزی لە نێو ئاویا بۆ منداڵان لە زاری بەڕێزیانەوە خۆتان گوێبیستی ئەوە بوون کە منداڵ چەند سوودێکی باش ئەبینێت لەم سپایانە ئەو منداڵانی کە گرفتی کەمی خواردنیان هەیە ئەوانی کە گرفتی کەمی خەویان هەیە ئەوانی کە گرفتیان لە ئێسکەکانیانە هەیە و زۆرێک بواری تر کە خۆتان لە بڕگەکەیە گوێبیستی بوون مناڵ ئەتوانێت سوودی لێبینێ.